ئەمە هەندێک کەس قسەی ئیمامی طەحاوی ڕەحمەتی خوای لێبێ ئیمامی طەحاوی حەنەفیە مەتنێکی نووسیوە دەقێک کە پێوترێ مەتنی عەقیدەی طەحاوی شروحی زۆر هەیە ڕاوەکردنی زۆر زۆری لەسەر هەیە مەشهوورترینیان یەکێکی حەنەفیە ناوی ئەبولعیزی حەنەفیە هەندێک کەس عیباراتیان لەوەی ئەو دەرهێناوە بۆ ڕاوبۆچوون و پێناسەکەی خۆیان هێناویانەتەوە بۆی مناسەرەی کەن وەکو وتم حەنەفیەکان زۆرتر بەلای ئەوەیان ڕۆیشتون هەندێکی تری ئیخوان مەشرەبیش طبعا کە ئیڵێن إمام طحاوي رحمة خوالي كفرميتي لا يخرج العبد من الإيمان إلا بجحود ما أدخله فيه هیچ شتێک ئەم عەبدە مسلمانەی کە داخلی دائیرەی ئیمان بووە نایباتە دەرەوە ئیلا بە نکوڵیکردنی ئەو شتە نەبێ کە خستوێتیە ناوەوە مەسەڵەن شایەتمانی هێناوە بە شایەتمان چۆتە دایرەی ئیمانەوە مادام نکوڵی لە شایەتمان ناکا پێی ناچێتە دەرەوە یان مەسەڵەن کە فەرموویەتی دەربارەی گوناح لا نكفر أهل القبلة يعني فرمويتي درباري جناح ما لم يستحله كذب كافر دانانين لسر جناح ما دام بحلالي نزانه ليرا بو مناصرة كردني ختي خوان مذهبي خوان ديدو بوچوني خوان قسك إمامي طحاويان والي كردويا هي شارحة كان والي كردو أجنا أو خوي مبستي لونيك هر جناحك بكا ما لم يستحله قيناك چونك إمامي طحاویش ئەزانێ ئەگەر کابرا بۆ نمونە قورئانی فرێدایە ناو نەجاسەتە و پێی کافرە بێ کەوابوو لێرە ئیمامی طحاوی و شارحەکەش ئەبولعیزی حەنەفی مەبەستیان لە گوناحێکە کە خۆی گوناحەکە نەوعی مکەفرە گوناحە بە دوو بەش بەشێکیان پێوترێ مفسق ئەو الذنوب المفسقة ئەوی تریان الذنوب المكفرة هەندێکیان هەر بە فاسقی کابرا شەراب بخواتەوە بۆ نمونە ڕیبای وەرگرتووە زینای کردووە پێی کافر نابێ بەڵامێکێکی تر قورئانی فرەداوەتە ناو توالێتەکەەوە پێی کافرە بێ ژنەوەی بەخوای گەورەداوە یا بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێی کافرە بێ ئەمان جایە و ئەویان جایە بێ لەبەرەوە جیاوازی بخەینە نێوانی ئەوەشە کە هەندێک لە خەڵکانی ئەم سەردەمەی ئێمە ئەوەندە پێیان سەیرە کە ئێمە باسی تەکفیر ئاوا بە ئاسانی بکەین خەڵکێک پێیان وایە وەختێک دەتوانین کابرا بە کافر دابنین کە حەی عەلە سەڵا هاوارکە بڵێ خەڵکی نەوا من کافر بووم ئینکاری هەموو شتێک دەکەم خۆی ئەمە بەڕاستی وەکو ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەمە زۆر لەوەوە دوورە کە کابرایەک هەر یەکسەر خۆی هەستێ وا بکە هەرچەندە زۆر ڕاستە لە کوردستانی ئێمە خەڵکێک ئێستا جورئەتی وای بۆ دروست بوو هاوارەکە بڵێ وا کافر بووم لەبەر لە هیچ عقوبەیە ناترسێ خەڵکێک خۆی بە کافردانە یەکسەر ڕاتوێکی بۆ بڕنەوە لە لای پارتی وێچێتی لای هەردووکیان لەبەرەوە زۆر ئازا بووە کتێبەکەشی بۆ چاپ بکەن لەبەرەوە ئەسڵ ئەوەیە نابێ وا بزانین کابرا وەختێکە بێ بە کافر کە قۆچ دەرکا و کلچی لێ بڕوێ خۆ هەروەکو ئینسانە و هەروەکەم کابرا مسلمانەی ترە کە نوێژەکەکە بەڵام قەولێکی گفتارێکی لێ دەرکەوتووە کە کوفرە یان کردەوەیەکی ئەنجامداوە کە کوفرە لەبەرەوە بێ ئاگادار بین لەوە تێکەڵ بە یەکتریان نەکەین